لەگەڵ کەڵەکەبوون و زیادبوونی قەیرانەکان لە هەرێمی کوردستان و نەبوونی موچە بۆ فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە تاکە چارەسەر بۆ ئەم قەیرانانە و دابینکردنی موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان گەڕانەوەی هەرێمی کوردستانە بۆ بەغداد. باشترە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە تەنها ڕێگا ئیستا بەغایە چونکە سەعری نەوت بەو شێوەیە دابەزیە مخۆم ڕەئیم وایە سەعری نەوت بەرزش بێتەوە ئەم حکوومەتە ناتوانێتن هەم ڕاتب تەئمینکە هەم بۆ ئیستیسمارینکە. مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو پاش کۆبوونەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پێنجدایەنەکەدا بڕیاردرا حکوومەتی هەرێمی کوردستان نەود بەسەر بەخۆ بفرۆشێت بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی یەکێتی ئەو هەنگاوە بە هەڵە ناو دەبات. لە یەکەم چۆنەڵێ مەوزوعی نەوتەوە من لەگەڵ دەرهێنانی نەوت نەبوومە لە کوردستان کە بۆ ینی کۆمەڵێک ئەسباب هەبووە دایمەن تەحلیل مەکرد لەگەڵ خۆمەوانەیەکی لە مەوزوعەکان ئێمە لە شەڕێکی ناوخۆ بووین دوای شەڕی ناوخۆ ویسماند و ئیدارەی نەمێنێتنەوە نەمانتوانی ئەوە بکەین دوای ئەو ململانەکان قورسەوە بوو ینی وەزعەکان وای لێ هات خۆتە زانیەنی یەک زنجیرە کۆبوونەوەی زۆر زۆرەکە ئەنۆ ئەوشکال ناو ناتۆریان لێمان نابوو لە مەین ئێمە و پارتی مسلسلی نازانم ماری مار و نازان چیوانە نەگەیشتینە نەتیجەیەک بتوانین ئیدارەکەیەک بخەین ینی حکوومەتەکە بکەین یەک حکوومەت. بەشێک لە چاودێران ڕەخنە لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەگرن کە بەردەوام ئەو حەزبە باز لە فرۆشتنی نەوت بە قاچاغ دەکات بەڵام لە ناوچەکانی ژێردەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان نەوت لە سنوورەکانی باشماخ و پێنجوێنەوە بە تەنکەر ڕەوانەی ئێران دەکرێت. هەموو ئەو نەوتەیە کە وەزارەتی سامانە سروشتەکان قەراری لێداوە یعنی هی ئەوە نییە بڵێ ئەمە یەکێتیە هی یەکێتیە تێ ئەپەڕی لێرە ئەڕاتن ئەمە یەکێتی ئاگادارە ئەمە یەکێتی تەنها ئەوەی وەزارەتی سامانە سروشتەکانەوە قەراریان لێداوە ئەوەیە تێ ئەپەڕی لێرە ئەڕات. من ئاگادار نیم بڕاناکەم یەکێتیش ئاگادار نییە. ئاگاد لە نەوت هەیە جەنابشت لە دۆسی نەوت لە هەرێمی کوردستانە؟ من چێگیری سەرۆکی ئەنجومەنی باڵای نەوت و غازم. پرسیارەکەمە بوو ئاگاداریت یا بڕیار دەریت؟ ئەگەر ئاگادار نەبم کەمتر خەمم لە ئیشەکەی خۆمە. بەڵام ڕەفعەت عەبدوڵڵا سوورە لەسەر ئەوەی یەکێتی ئاگاداری بەشێک لە داهاتی نەوت نییە. ئەو بەشەی ئێمە لە حکوومەتە کە کاقوبات سەرپەرشتێکە ئەو معلوماتە تەنها ئەویش هەر ئەو معلوماتەیە کە ئاگاتێمە بەڵام باقەکەی دیکە ئێمە بە هیچ شێوەیەک ئاگادار نین بە چ شێوەیەکەوە. ڕەفعەت عەبدوڵڵا بە جۆرێک جەخت لە بێ ئاگایی یەکێتی دەکاتەوە کە دەڵێت نەک هەر داهاتی نەوت دیار نییە بەڵکو پێناسەی جیاوازتر دەکات بۆ دیارنەمانی بەشێک لە داهاتی نەوت و هەناردەکردنی نەوت. چی بە مەحەلی بێتی وەکەوەی کە دێن بۆ ئێرانێ بن بۆ ئەو شنانە بن کە ئێمە متهەمین تایەوان من پێت بڵێم ئەلەو فەقەرەیان دزیەکرێت ئەلەو فەقەرەیان جەردەییەکرێت. هەفتەی ڕابردوو چەند میدیایەک لە هەرێمی کوردستان دەنگۆی ئەنجامدانی گرێبەستی فرۆشتنی غازی سروشتی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە تورکیا بڵاوکرایەوە ئەمەش پاش تێکچوونی پەیوەندیەکانی نێوان رووسیا و تورکیا لەڕووی جوگرافیاوە ناوچەکانی غازی سروشتی لە هەرێمی کوردستاندا زۆربیان دەکەونە ناوچەکانی گەرمیان و چەمچەماڵ و کە بە ناوچەکانی ژێردەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان ناو دەبرێت. ئەندامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت ئەوان قبوڵی ناکەن غاز بە شێوازی نەوت بفرۆشێت. ئەگەر وەکو پێشوو بێ قبوڵ ناکەین بە هیچ بەڵێ نایڵین لە ناوچەی ئێمە نایڵین ناخۆ مەوزوع ئەوە نییە هێز و ئەوانەیە خۆ تو گاز دەبێ کۆمەڵێکی نییە ینی ئیشکردنی هەیە کە تو گاز چۆن دەرەکەی توانە نایڵی هیچ شەریکەی قبوڵ ناکەم بێتێر. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.